هاشي برخود من جنب بريز حسن رمزي بالبرسي راقهاندنا انجمن اجتماعية كرد سوريا بجاري قامشتو باوك راست والقلم بداكو بهترو نهاية بخنا سر نافروكا جفينا شاندا انا كسيو بالبرسا امريكي نادين ماينزا مامستا حسن دنباش بريا حمو تشتكي اگر تبهرگولی بحثا نافروكا جفينا بكيكو نابراز دستا سروكاتيا انا كسيو بالبرسا امريكي دهاتي كريم بله دەمباشترە و ژبەنارێ بەڕێزرا بڕاستی دبێ ماوەی چەند ڕۆژادا ئەف زێدەی دیتنەکێ نەڤبەرامە و شاندەرێن ئەمریکی دەچێ دەبێ بەرینهاژی نەڤبەرامە و بالیۆزی ئەمریکی دەژی چێبوو لەسەر ڕەوشە دەبەرێ و ئەف گاودانێک و ئیرۆ دەبەرێ مەتێرە دەرباسن کوردستانە سووری بتایبەتی چی قەیرانە سیاسی قەیرانە ئابووری قەیرانە ئەو لەهی ینی ڕەوشاک و ئیرۆ ملەتێمە بتەبایە هەڤۆلاتی کوردوی دەبەرێ دەدژین دەرباس بەم سەرسەکردنی و تایبەتی دەریە پێشابووری ئیرۆژی دۆژی دیتنەک نەڤەرامە و شەندەرە ئەمریکیدا چێ بوو ئەوژی لەسەر بە خوێندنا وێنا ئەف دیتن هاتە دانین دیتنژی لەسەر لە سێ خالا بوو یەک ژێ گەلۆ زەمین پێویستە یان گونجاوە هەلبژارتنەک وەرە پێکانی دەبێت دەبەرێدا یادی چاوە پێکهاتێ دەبەرێ پێبەژیانەکێ پێبەژیانێک بەش بە هەفتۆرە دەرباز بکەن بە شێوەکی ئازادە و ئاشتیانە البژاردنەی هەرنەسەری و یادیژی ئەم لەسەر ڕەوشە دەبەرێ گشتی چێ ئافرین و گرێسپی و سەرێکانیە هەروەها گرتنە دەریە پێشابوورێ ئەنجامێ ئێریشێن یەک بناف خۆتکن جوانên şoreşgêr li ser sînor û li ser deryê pêşaborê gelek rewşê ku îro em tê re derbas bin qeyrana siyasî û aborî û ew lehiya ku îro deverê me tê re derbas bin em li ser axirî. Mamosta Hesan ji hilbijartinan dest pê bikim ku peyedê biryar daya hilbijartinan encam deyanî berpirsa Amerîkî çi ji enekesê re goşber enekesî helwest dawêt vê derberde çi bû raziye bû hilbijartinan ku werin li derxistiniyan ne بله سبارت جبو هالبجارتنا يكو إيرو خسرية بسر قيادة لكو تخوازي هالبجارتنا بكد في دفريدا براستي مجوارة تكسكر إيرو روشا كو إيرو كردستان سوري وتبعي سوريا كو تيرا درباس بي نا تزمين ساز نين كو إيرو هالبجارتنا ورنا بيكانيان ورنا ساسكرن جبركو إيرو دفري ما بن قفا شرديا ونتبجي دزانن دردورا تلتمر وزرقانا توباران بين ورا قيادي وهيزي بسر قيادي وهروها هيزي بسر رجيم ما تركي يكو إيرو دفرا سريكاني وغريسبي وهروها دردورا عفرینێ و هو تەبژی دزانن ئالی کوبانێ هەروەها گەلک ئاستەنگی هەن و نەخۆشی هەنا و بە هەزاران ملەتێمە ئیرۆ دەربدەرن و ئەوەرەنە یعنی ئیرۆ ڕۆژ مەژوارەتە کەس کرد ئەو هەلبژارتنێک و پەیادێ دخوازێ پێکردێنێ نەگونجاون وێ تەکئالی بێ یا گونجاو ئەوە و ئەمکاربن ئیرۆ ڕۆژ بەردەوامیە دانوستانێ خۆ بکن ئەو دانوستانێک و ئیرۆ نابەرەمە و پارتین پەیانێکێدا هەر لەسەری لە گۆر لە هەفتەیە گشتی نەبەرەمەوادا مەگوتیە دەماک و ئەم بگهنە لەفاتنەک داوی و ئەم ئەمزە بکن ئەم نێزیکی ساڵێکی مەهبابدورە ڕێڤەبەریک هەف بەش پێک بینن پشتی ساڵێکێ پشتی زەمین وەرە گونجاو ئەم دەریڤەکردان ژە هەلبژارتنارە هەر کەس هەر لایەنێک ئازاد بێ داکار بێ پێک بینین. مامۆستا حەسەن ئەنەکەسێ لە داخوێنەی خۆدت بێژەیەک و ژە ئالی ئەمریکی لە گوتیە حتاک و دانوستاندن کوردی بەسەر بکەبن بگەهێنە ڕێکەوتنێکە گشتگیر دانوستاندن جد نابوادا واتاوێ ئەوە و ئەنەکەسە بەشداریت بە هەلبژاردنەدا ناکێ حتاک و دەستپێکێدا دانوستاندن کوردی بسەر نەکەبن
بەێ بێگۆمان ئەم وەکو ئەنجومانی نیشتیمانی کوردی هەلوەستا مەزەلالە هەمی هەلبژارتن نەتەنێن هەلبژارتێک و ئیرۆ پەیەدێ دەخوازێ پێک بینێت دەڤەرین کوردستانە سووریدا یان یەکم ناو لێتێکردن بە باکوور و لۆژهاتێ سووریدا ji ber ku rejêma Sûrî jî hilbijartinên perleman û serokatiyê kirin medîtin îro rewşa Sûrî tevayî tê derbas bê ne rewşa hilbijartiniya ya çareserî û guncaw ew ku em berê xwe bidine çareserîk siyasî ji Sûriya giştîre û bi taybetî devê Kurdistana Sûrî ême wek Encûmena Niştîmanî Kurdî çi hilbijartinê va kawdana da di vê zemînê de di vê rewşê de werê pêkanîn ne hilbijartinên rawane û em nabînin dirist û em tê de beşdar nabin ji ber ku tek alî û yek alî ye. باشە ئەمە مۆستا حەسەن ئەنە کەسە تەکەزیە لەسەر ئەم بێژن پێک بە ژیانێک کردە و هەڵبژاردن کەش و هەوایەکە ئارام دەوەرێ و تەوا پێک هاتیان بە بەشداریە دو هەڵبژاردنان بکێ بێگومان پشتی سەرخستنا دانوستاندن کوردی کوردیانیان بێ درێن بێژن ئەنە کەسە داخویاکردنجی و سەدەمە تێکچوونە ڕەوشێ بن پێکردن پێدەنەیانی وەردە هەڵوێستە عالیە ئەمریکی چوو بۆ حتاکو ئەو کەشەهۆیە ئەنە کەسە وەرێ بجیکردن ئەمریکا ئامادەیە ڕێگریە لێ پێدێ بکێ و بنپێکردن نەون و دانوستاندن بسەر بکەون ینی هەڵوێستا عالی ئەمریکی چوو بوو دەربارێک و ئەنە کەسێ بەرچاوڕوونی دانەخویاکردن بەێ ئەمریکا و واشاندەری ئەمریکی دەمادان ئەم هەبوو دەبینن ئەو خۆ دبینن وەکو چاودێر دوێ دەبەرێدا نەوێ نەرینەخوا لەسەر هەمی لایەنە فەرز بکەن یان فشارە خۆ پێک بینن تەنێ دخوازن نەرینە هەمی لایەنیان بینن لێ نەرینە و هەلوەستا شاندەرە ئەمریکی ئەو بوو هەلبژارتن وەرە پێکانین سەقایەکی گونجاودا زمینێکی سازکریدا شێوەیەکی ئازادی هەر کەسێک هەر لایەنێک هەر پێک هاتە کارە بێ بلۆرا خۆبلەی زێدبێ دەبەرێدا ئەفژی نەریناوا بوو نەرینامەوە تێکەلی هەفتوو بوو نێزیکە هەفتووش بەرکو تێ هەلبژارتن دەوێ گاودانی کۆمتێرە دەرباس بن وێ سەقای کۆمتێرە دەرباس بن وێ نەگونجاو بن وێ نەکەبن بن بەرژەوەندیا ملەتی مەدا یا ژێ پێک هاتێ دەبەرێدا ji ber ئەوشی مەرە هەفبەش بوون دوێ نەرینێدا ئەو دبینن سەقایەکی گونجاودا ئەوە یاکو بهترین مناسبک و هەلبژارتن وە پێکانین ji ber ku هەمی پێک هاتێ دەبەرێدا و کاربن لۆرا خۆبلەی زن و کاربن مافێ خۆی ڕاواتێ دە پێک بینن مامۆستا حەسەن یانی ئەگەر هات ئەو کەش و هەوا نەهاتە ئەنجامدان و ئەمریکا وێ ڕێگریە لە پێدەوا بکە و هەلبژاردنان نەکەن حتا و دانوستاندن بسەر بکەوێیان ناشبەر نەرینانە کەسێ دەبارد خودوانە خواست و ئەنە کەسێ هەڕۆستا خۆ بزەراری داخویاکردن یعنی ئەمکارم بێژن و ئەمریکا ڕازی نابێت پێدەوە هەلبژاردنان دار بخێ بەێ ما وەکو ئەنجومەنە نیشتیمانی کوردی ما نەرینە خوارە دەستی ئەمریکانیاکردن و مەژوارە گوت بزەلالی ئەم چت خوازن یەک ژێ دانوستاندێمە هەر لەسەری li گۆر و me gotî piştî danûstandin her serî emsalekê badur vê rêveberîk hevbeş pêk bînin piştî wê em derbas ne helbijartine ku de em jere kar bikin de hemî pêk hate ê deverê bi hevdûre karibin şirîkê biryarê bin vê deverê de me hewek Encûmena Niştimanî Kurdî me helwiste xwara destî Emerîkana kirin ew dimêne li ser Emerîkana gelo wê rêgir bin anne ev dimêne ser wane lê mejwara te kes kir dema ku ew helbijartin were serî ji aliyê peyedê ve wê bihtirîn yek alî bê wê yek îdeolojiye bê dîsa wê nekeve bin xizmeta miletê me berî ve jî wê ne wê bihtirîn xizmeta nehezê miletê Kurd û deverê bike gelek spas ji bo mamosta Hesan Remzî berpirsê ragihandina enê kese ji bajarê Qamişlo ku tib mirabî gelek spas.